لە ڕاستیدا فرۆشتنی تاقیگا گشتیەکانی نەخۆشخانە گشتیەکانی هەرێمی کوردستان یەکێکە لەو هەوڵانە مەترسیانەی کە یەکێکە لەو هەوڵانەی کە مەترسی گەورە لە هەرێمی کوردستان دروست دەکات و ژیانی گوزەرانی خەڵک بە شێوەیەک دەخاتە ژێر مەترسیەوە کە لە توانای بەڕێوەبردننی خەڵکدا نییە. بۆیە لە بەرامبەر ئەم کارە جێوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە وەکو دەستەیەک وەکو گروپێک ئەمڕۆ گرت بووینەتەوە و لە بەیاننامەیەکدا پەیامی خۆمان و پەیامی دژی ئەو بڕیارە ڕادەگەێنین لە ڕێگای میدیاکانەوە. ڕاگەیاندراوی ڕۆژنامەگەری بۆ ڕەتکردنەوەی فرۆشتنی تاقیگە نەخۆشیەکانی نەخۆشخانە حکوومیەکان زش بە تاڵانبردنی گیرفانی هاوڵاتیانین. بەڕێزان، تێگڕای کەناڵەکانی ڕاگەیاندن ئامادەبوانی ئەم ناڕەزایەتیە لە هەرکوێکەوە هاتوون بەخێر بێن سەرچاوان. بەڕێزان، هەمووان دەزانن کە یەکێک لە سەرەکیترین خزمەتگوزاری کە پێویستە هەموو دەسەڵاتدارێکی دنیا پێشکەش بە هاوڵاتیانی بکە خزمەتگوزاری تەندروستیە، ئەویش لە پێناوی سەلامەتی گیانی هاوڵاتیانە. جاجۆری دەسەڵاتەکە هەر چۆنێک بێت، دیکتاتۆری بێ یا دیموکراسی دەخوازێت تەندروستی هاونیشتیمانیان لە پێش هەر بابەتێکی ترەوە بێت. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەم بابەتە پێچەوانەیە. سەرباری بوونی دیان قەیرانی جۆراوجۆر وەکو موچە ئاو کارەبار ڕێگاوبان نەوتی سپی پەروەردە و چەندانی دیکە کەچی ئەوە تا خەریکن خەڵکی ڕوبەڕووی قەیرانێکی دیکە دەکەنەوە کە پەیوەستە بە تەندروستی و گیانی هاوڵاتیانەوە. وەزارەتی تەندروستی هەرێم بە بڕیارێکی ناتەندروستی خزمەتگوزاریەکانی تاقیگەی نەخۆشخانە حکوومیەکان دەدات بە کەرتی تایبەت. ئێمە داوا دەکەین کە پێویستە بڕیارەکە لە بەرژەوەندی خەڵک بێت و نەبێتە بارگرانی زیاتر بۆ سەر ژیانی خەڵک لە ڕووی نرخ و کوانێتەوە. کاکێ من خۆشەویست